ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری مافەکانی مرۆڤ ناسراو بە هیومان ڕایتس وۆچ راپۆرتێکی لەسەر خۆپیشاندانەکانی مانگی ڕابردووی پارێزگاکانی هەولێر و دهۆک بڵاو کردەوە. ڕایگەیان هێزەکانی یاساییش لانیکەم 84 خۆپیشاندەر و 4 ڕۆژنامەنووسیان دەستگیر کردووە. ڕێکخراوەکە دەڵێت لەبەر ئەوەی دەستگیرکردنەکە بەهۆی پیادەکردنی مافێکی ڕەواوە بووە کە خۆی لە گرتبوونەوەی ئاشتیانەدا دەبینێتەوە و هیچ کام لە دەستگیرکراوەکانیش لە ماوەی 24 سەعاتدا دۆسیەکانیان ڕادستی دادگا نەکراوە. لەبەر ئەوە خودی دەستگیرکردنەکان بەبێ پاسا و کوێرانە بووە. هیومان ڕایتس وۆچ لەسەر زاری 12 شایەت حاڵەوە ئاشکرای کردووە هێزەکانی ئاسایش لە ئاکرێ و دهۆک و هەولێر لە کاتی دەستگیرکردنیان لێیان داون. راپۆرتەکە نووسیویشێتی هێزەکانی ئاسایش بۆ ناچارکردنی خۆپیشاندەران و ڕۆژنامەنووسان بە نیشاندانی پێناسەکانیان و ئاشکراکردنی وشەی نهێنی موبایل و فەیسبووکەکانیان هێزی نایاسایی و هەڕەشەیان بەکارهێناوە. لە درێژەی راپۆرتەکەشدا هاتووە ژمارەیەک لە خۆپیشاندەران ناچار کراون بەڵێن بدەن جارێکی دیکە بەشداری لە خۆپیشاندان و ناڕەزایەتیدا نەکەنەوە. هەر لەوبارەوە لە مەحفیق جێگری بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێ شێواز و ڕەفتاری توندی هێزەکانی ئاسایشی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ناڕەزایەتیە مەدەنیەکان ئامانج لێی بێدەنگکردنی ڕەخنەکانە، لەگەڵ ئەوەش کە هەمووان بە فەرمی بانگەشەی ئەوە دەکەن کە ڕێز لە ئازادی بیر و ڕاو گرتبوونەوە دەگرن. بەڵام هەوڵەکانی دەسەڵات بۆ ناچارکردنی خەڵکی لە دەستبەرداربوونیان لە مافی خۆپیشاندان بەڵگەیە لەسەر داپڵۆسین و کبکردنەوەی دەنگی ناڕازی. ئەو بەرپرسی ڕێکخراوەکە دەڵێ دانیشتوانی هەرێمی کوردستان مافی خۆیان بە شێوەی ئاشتیانە ناڕەزایی لە قەیرانی دارایی دەردەبڕن و حکوومەتیش مافی ئەوەی نییە کۆت و بەندی ناڕەزایەتیەکان و کاری ڕۆژنامەنووسی بکات. ئەمە جگەلەوەی مافی لێدان و هەڕەشە و دەستگیرکردنی بێپاسا و پشکنینی خۆپیشاندەرانی نییە کە داوای کرێوژیانێکی ئاسایی دەکەن. سەرڕای بەردەوامی ناڕەزایەتی خۆپیشاندانەکان لە ماوەی ڕابردوودا دژ بە خراپی دۆخی ئابووری و سیستەمی پاشەکەوتی موچە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ڕۆژی 25 مانگی ڕابردووش لە هەولێر و دهۆک مامۆستایان و فەرمانبەران بۆ یەکەم جار بە هەمان هۆکار ناڕەزایەتیان نیشاندا. لەو میانەیەشدا هێزە ئەمنیەکان و کەسانێکی دیکەش کە خۆیان لە پشتی هێزە ئەمنیەکانەوە شاردبووە پەلاماری خۆپیشاندەرانیاندا و بێڕێزیان بە ژمارەیەکیان کرد.